یعنی دەڵێی کە مەسیح لە ئاسمانەوە نهاتوۆتە زەوی؟ نا 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 مەسیح زەوینی بوو وەکو من و تو ئینسان بوو بەڵام ئینسانێکی هەڵبژێردراو ئەمە ئەفسانەی یۆنانیەکانە کە دەڵێن ئاتیز خودایەک بوو کە هاتە زەوی و کوژرا و پاش 3 ڕۆژ دووبارە زیندوو بووەوە وە چوو بۆ ئاسمان. یعنی دەتەوێت بڵێ کە ئەمە بیر و باوەڕە؟ بەڵێ دەمەوێت بڵێم کە ئەمە بیر و باوەڕە هی مەسیح نییە. یعنی مەسیح نەبوو فدای تاوانەکانی ئێمە؟ یعنی ئەو فادی نەبوو؟ نا ئەو فادی نەبوو هادی بوو خدا نەبوو مرۆڤ بوو خالق نەبوو مەخلوق بوو. خدایە دەی ئەم مرۆڤە کەی ئاقڵ دەبێ؟ گوێ بگرە براکەم دەرفەتی زۆرم نییە دەمەوێ ئاخرین قسەکانم بکەم. وای بریا تۆم نەدیبایە نازانم باشترە ڕاستەقینە قبول بکەم یان ئەوەی کە لە نەزانی خۆمدا ئەمن بمێنمەوە. بەڵام بدەنەوە چی دەکەن؟ ئێمشەو ئێمە بۆی چۆ دەبن؟ قسە بکەن ئێمە بۆی چۆ دەبن؟ چۆم بێدەنگم ئێمە بۆی چۆ دەبن؟ بۆی چۆمان دەبن؟ ئێمە چی بۆی کوێمان دەبن؟ خدایە قبولی کە کاتی وا دەدرا و نزیکە. فابیۆس بە تاوانی ئیمان بە دینی درۆهینی ئیسای ناسری و سوکایەتی با خوداکانی ڕۆم بە ئێدام مەحکوم دەکرێت. فابیۆس تۆ لە خاز دەدرێی بیبەن.
عدنان وەرە پێشێ داوامبارەکە چۆتە سەر دینی ئیسا ناسری لە خاش دەدرێ وەرەکەوە سەلامیس کە تاوانی ئاژاوە و دزی لە خاش دەدرێ بیبان ڕەحم بکەن من کارەکەم نەکردووە درۆیە ئەدونیا بە تاوانی تەبلیغی دینی مەسیح لە خاش دەدرێ بیبان بڕۆ خدایا پناه دەبم بە تۆ خدایا سپاست دەکەم لەسەری تاوانباریەوە کە شیاوی منە و ئەوەندە زۆر کە شیاوی گەورەی تۆیە خدایا قبول کە کە لە من زیاتر لە من نایە خداوەندە چاوەڕوانی بۆ دیدار زۆری خایاندووە ئێمە شیاوی دیداری ئەو پەست کراوەت بزانە خدایە جیهان بە هەنگاویەوە ئازیزە بڕازێنەوە خاوەن شکۆ ئەنتۆنیۆسم چیت دەوێ؟ هیچ دەزانم میوانی بانگ نەکراوم بەر لە ڕۆیشم ویستم ئێوە ببینم بمبەخشن شوان جگە لە شیر دیارەیەکی نییە بیگرن تازە دۆشیومە با قبولکردنی ئەم شیرە سەربەرزم کەن مەمنونم ڕاستی ئەمن مناجاتی ئێوەم بیست ئێوە دەبێت لە قەدیسیم بن نا هەرێ هەن هەر جۆرەکە پێخۆشە وا بیر بکەوە چەندە لە قوڵایی دڵەوە ڕاز و نیازت دەکرد ڕاستی خاوەنشکۆ من بیستم کە ئێوە لە مناجاتی خۆتاندا بە ستوودە ئیشارەتان دەکرد وتەن ئاواتی دیداری ئەوتان هەیە ئەم ستوودەیە چێیە؟ تۆ کتێبی پیرۆزت خوێندوێتەوە؟ نا دەزانن من نەخوێندەوارم گۆڕا بگرێت تا لە کتێبی پیرۆز چەند ئاەت بۆ بخوێنمەوە
لە تەسنیەدا وتراوە ئەمەیە بەرەکەتێک کە موسا پیاوی خوددا بەر لە فەوتی بە بەنی ئیسرائیلی داوە وتی یەحوا لە سینا هەڵات و لە سائرە خۆی پیشاندا و لە کێوی پاراندا درەوشایەوە تیشکێ کە لە فارانەوە درەوشایەوە هەرە و مەسیایە کە گەورەمان مەسیح مزگێنی هاتنی ئەوی بە ئێمە داوە و ناوی ئەوی پەسند کردووە فاران لەکوێیە؟ فاران هەرو مەڵبەندەیە کە براهیم هاجر و کوڕەکەی ئیسماعیلی لەوێ نیشتە جێ کرد و ئەحمەد یانی ستوودە کە لە ئەولادی ئیسماعیلە هەر لەوێ سەر هەڵدەدا یعنی دەکرێت کە لە توی خوددا ئێمەش بگرێتە بەر و ئەو ببینی؟ بەڵێ ئەو ڕۆژێک سەر هەڵدەدا بێگومان بەڵام کەی خوددا دەزانێ یعنی ئەگەر ئەم ستوودەیە بێت وەکو باپیری ئیبراهیم بوتەکان دەشکێنێ؟ هەڵبەت شکاندنی بوتەکان چەند خۆشە هەروایە بەڵام بوتە شکاوەکان جاروبار ساز دەکرێنەوە دەبێ بوت گەلێک بشکێنین کە هیچ کات دروست نەکرێنەوە من وقتاً وانا دناسمها يعني وانا كيف ناس ماش انا ناسم ابجو بزانه دي هلا اچم امانه كين دنیای مبالغ و چند مسیحی دیکا الدنيا كمان انا اویا ولن تنشركي باش من دوزي وتعالي دەزراگرن وچی دەسراگرین هەرچی بێ ئەو دەمرێ ئیدی بەردەستن بەوە فایدەی نییە ئێمەش هەرەمە دەڵێنی دی ئێستا کە دەمرێ ئیدی چەند بەدی زیادی چتە و فێرێکی هەیە ها ئەو زۆرێ لە هەوڵڕایانی ئەمەی گومڕا کردووە دەبینم کە لە ڕێنمونیەکانی موسا بۆ پەیڕەوانی ئێوە هیچ نازان ئەرکی ئەوان ئەمەیە کە کەس بە دژمن نەزانن جگە لە نەفسیان ئەرکی ئەوانە کە محکوم نەکەن جگە لە نەفسیان ڕۆژنیا فەدای کارەکانی خۆی دیوە ئێوە حەقتان نییە کە ئەو سەدا بدەن بەربەرانی یەکسکە چی بەستە بڕۆ ئێستا
الآن بردين لا أولي فليام السيارة دابا فياتان بقى هاوار لئێوە فەریوکارانێکە زەکاتی نەعنا و زیرە دەدەن بەڵام گەورەترین ڕەحمەت و عەداڵەت و ئیمانیان وەلا ناوە ئێستا چی بکەم خوددایە هاوار لە ئێوە جۆر دەنێنن بەڵام ناوەکەتان بڕێ لە ئێسکی مردەکان و پێزەکان هاوار لە ئێوە کە قەبرەکان پێغەمبەران خاوێن دەکەنەوە و قەبری گەورەکان دەرازێننەوە بەڵام لە پێغەمبەران پەیڕەوی ناکەن هاوار لە ئێوە هاوار لە ئێوە هاوار لە ئێوە ڕزگاریەکان من ڕزگارتان دەکەم ئادۆنیا خاوەنشکۆ ماکسیملیانۆس بۆچی خۆتان خستووە مەترسی من گەیشتومەتە ئاخری ڕێگا تەقالای ئێوە بێ ئاکامە من ئێوە ڕزگار دەکەم دەبێت کەرەسێک بدۆزمەوە ئێوە نابێ نیگەرانی من بن کاتی وەساڵ نزیکە من لە ئێوە زووتر گەیشتومەتە مەبەست ئێرە بەجێ بێڵن هەر ئێستا قەراوڵەکان دەگەن خاوەنشکۆر ئێرە بەجێ بێڵن لێرە بڕۆن چۆن ئێوە بە تەنیا بەجێ بێڵن کەسێک وا لەگەڵ معبودی خۆیدایە تەنیا نییە تکا دەکەم بڕۆن خدا حافظە ئەدۆنیا خدا حافظ بە هیوەی دیدار تا ڕۆژی قیامەت
خاون شکۆ لە شەوی ڕابردوودا ئادونیای مەبەلەغ لە خاچ درا. ئافرین جولیۆس خۆتان بۆ ئاهەنگی پێشوازی ئامادە کردووە؟ بەڵێ شار ئامادەی پێشواز لە ئیمپراتورە. زۆر چاکە زۆر چاکە ئەمڕۆ فیلادلفیا ئامادەی پێشوازی لە ئیمپراتور ئاریانوسە. وە بێرم بێنەوە کە بە هەمووتان پاداشتێکی شیاو بدەم. تەنانەت ئەو کەسانە کە هیچ کاریان نەکردووە و لە درێژەی ئەم چند ڕۆژەدا چوونەتە گەشت و سەیران و لە دەرەوە شار بوون. بەبەست ماکسیمیلیان خۆ نییە جولیۆس؟ بۆچی ناخاون شکۆ؟ دەرفەتی بدە تا بە خزمەتی فیلیاس بگەم؟ لەشم شەروەشاندی خۆشم دێ نەترسانە شم شەردەوە شەرێ دەرکوژم فیلیاس. خاون شکۆ دەرکەوانان هەواڵیان هێناوە ماکسیمیلیان 4 ڕۆژ لەوەبەر شاری بەجێ هێشتووە هیچ شتاش نەگەڕاوەتەوە. نیگەران مەبە وەڵامیان گۆوان و دووتڵی تۆم لێ پێشدادا ترمی خابیستووە. هەستە ئاخری جەنابی ماکسیمیلیانیش تەشریفیان یانا. جەنابی جولیۆس دەیەوێت بزانێت کە ئێوە لەکوێ بوون و چیتان کردووە. هەڵبەت باشتر وایە لە پێشدا وەڵامی ئەو بدەیتەوە. جولیۆس لە هەموو حاڵدا نیگەرانی حاڵی منە. هەڵبەت منیش بۆ دانی گزارش هاتوومە تا خزمەت. هەواڵەکانی گەیشت و باسی پەرەسەندنی تێکۆشانی ئاوایەکانی سەر ڕێگای ئیمپراتۆریان دەکرد. و من ترسم لێ نیشتە بوو کە ئیمپراتور هێرشی بکرێتە سەر کەوا بوو دەبوایە بە خێرا کارێکی بە پڕشتانەمان کردوە. کەوایە بۆ لێکدانەوەی کاروبار و دانی گزارش پێویست بوو کە سەرێکم لە ناوچەدا بە. بەختەوەرانە بەو چەشنەش کە گزارش درابوو بارودۆ خراپ نییە و نیگەرانیەک لە گۆڕێدا نییە قوربان. باشە وا دیارە جەنابی جولیۆس هیچ وەڵامی خۆی دەست کەوتووە. هەموازە بە سەلام چۆنی؟ سەلام بابگیان. سەلام ڕۆڵا چۆنی؟ سەلام شاکی بابە زۆر تاسەوەم کرد بوو. منیش هەروە ڕۆڵا منیش هەروە. دەبێ خاوەن شکۆ خۆشی ڕابوارد بێ کە بە تەمای گەڕانەوە نەبوون. شکر بۆ خوددا تەنیایەکی باش بوو. بەڵام خاوەن شکۆ کارێکی باش نەکرد لەم هەلومەژەدا شارت بەجێهێشت. بێگومان جاسوسان نەبوونی ئێوەیان تا ئێستا ڕاگەیاندووە. گالوسی وارز تۆ دەزانی لە کەسێ جگە لە خودداش دەبێ بترسین؟ ها؟ چ خەبەر؟ لە نەبوونی منە شتێ نەخۆماوە؟ ڕووداوی ئادۆنیا دەزانم. تۆ ئەمەت دەزانی؟ هەرێ لە ئاخرین ساتی ژیانیدا لەلایەوە بووم. چوزانی کە بەسەرهاتی ئەو چارەنووسی ئێمەش نەبێ. چارەنووسێک کە خوددا بۆ ئێمەی دیاری دەکات بێگومان زۆر باشە. ئەگەر خوددا ئێمە بەر لە وادەی دیاریکراوە بام بکاتەوە خزمەتی خۆی دەبێ غەمناک بین؟ خاوەن شکۆ ڕاستیەکەت بوێ
تەنیا خاتوهلێن نییە کە دەترسێ منیش نیگەرانی سبێنێم لەسەر ئیزنتان هاتن و چوونی ئیمپراتور بێزەرەر و زیان نییە ئەسڵەن نیگەران مەبن تا کۆتایی کار ئەوەندەی نەماوە بە یارمەتی خوددا بڕیارگەلێکم گرتووە خاوەن شکۆ پاش 4 ڕۆژ ئاخرەکە هاتنەوە دەزانم چەندە چاوەڕوان بووی خاوەن شکۆکان یومانیست و تلمیخا بڕۆین کوڕەکە درود بۆ خاوەنشکۆ ماکسیمیلیان درود بۆ دۆستانی چاکم سەیرە چلۆن جەنابتان وە بیری شار وڵاتی خۆتا کەوتونەتەوە هاتوونەوە لە پێشدا خۆوت بوو تا بۆ ئەم بارودۆخە نالەبارە ڕێگا چارەیەک دۆزمەوە ناگەڕم وا دیارە بە کامیش گەیشتووی ئەگەر خوددا یارمەتیمان بدات هەرێ خاوەنشکۆ ئاگادارن ئادونیا بەڵێ دەزانن دەی بۆ ڕزگاری ئەو دەبێت چکاری ئەنجام دەین ئێمە ئیدی ناتوانین بۆ دنیا کاری بکەین دەبێت تاوانباری ئەسڵی ئەم جەنایەتە سزا بدرێ قسەی سەیر دەبیستم خۆ تۆ نەیاری کوشتنی ئەمپراتۆر ئادریانوس بوویت ئیمپەراتۆر دەکوژین بەڵام نەگەڵ کوشتنێکەوە بیر لێ دەکەنم ئێمە بۆ بیستنی بڕیاری تۆ هاتووین پەلە مەکەن لەسەر دەرفەت و بە کاتی خۆی ئاگادارتان دەکەم باشترە سرە لە بەرنیخانە بدەین وانگە بتوانین کارێ بۆ ئادونیا بکەین من کە هیچی وایەکم نییە مارسلوس درود بۆ خاوەنشکۆیان ئەوانە لەبەر چی ئەشکەنجادەن بۆ قسەکردن خاوەنشکۆ مەسیحین حکمی شەلاقیان بۆ دەرکراوە بەسێتی ڕزگاریان کەن خاوەنشکۆ بەڵام هێشتا تاوە نەبووە مەگەر نەتویست وتم بەسێتی بەسێتی ئەوانە بکەنەوە بیان بن بۆ بەندیخانە مارسلوس بەڵێ خاوەنشکۆ ئادونیای مۆبەلغ لەکوێیە نیوە شەوی ڕابردوو لە خاش درا بۆچی نیوە شەو
لەبەر پێشگیریکردن لە هەراوهوریای هاوئاینەکانی. دەتوانی بڕۆی. بەڵێ خاوەنشکۆ. بڕۆ دەی. بیان بن. هێشتا قسەکانی ئەو ڕۆژەی زەکەریا لە جۆمدا دەزرنگێتەوە. نابێ بزانین کە ئەم خودایانە کارێکیان لێ دەیانە، نابێ بزانین لەبەرچی ئەم پەیکەرە شکاوە خۆی نەپاراست. ئەم پێکەرانە خۆ خوددا نین. خوداکان ئەم شەو تاوانی خوێنی زەکەریا دەدەنەوە. تاوانێکی یەکجار قۆرس. جانەوەریکی زۆر باشە، وەرە حەیوان، وەرە. مەیمونێکی جوانە، باشکاریکە. بۆ ڕزگاریە و بەداخەوە نەمتوانی هیچ کاری بکەم. ئێوە خۆتان دەتانزانی کە تاوانی ئادۆنیا قورس بوو، وەرزگارکردنی نەدەگونجا. ئەو کاتێکە هەڵیان گرت خێری بێتەمای نەبوو. ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. لعنەت لەم دنیایە، لعنەت لە خوداکانیان. کەچگە لە وەرگرتنی قوربانی ئێمە کارێکی دیگە ناکەن. لعنەت لەوان، لعنەت لە ئیمپراتۆر ئادریانوس. تەرمەکەیان چی نەکرد؟ دەڵێن تەرمەکەی دەبێت لەسەر خاج بێت تا ببێتە هۆی ترسانی باقی خەڵک. خۆزگە تەرمی لە خازراویان پێداینەوە. تەرمەکەی نازانم، بەڵام بەڵێنی دەدەم تۆڵەی خوێنی بکەمەوە. من بەڵێنیتان پێ دەدەم. ئاگاتان لێ بێ، دڵنەوایی بکەن. ڕەنگە پاژەمەی دیمەنتان نەدی، بۆ هەمیشە خوداحافیز. هاوشکۆ شەوی ڕابردوو لە ناسراوێ هەوڵیدا تەرمی ئەدونیا بڕفێنێ.
بەڵام بە خۆراگری سەربازەکە نەیتوانی بە مەبەستەی خۆی بگا. یانی ئەم شارە ئەوەندە ناهێمنە؟ ئێوە چه غەڵەتە دەکەن؟ بڕۆ بەڵگەکانی پێویستیژی ماکسیمیلیان خڕکەوە ماتیوس. بەڵگەکانی باش دژی ماکسیمیلیانیوس. دەبێت لە لای ئیمپراتور دیمەنی ڕاستەقینەی ئەو دەرخە. بڕۆ ماتیوس، بڕۆ. تۆ باسی مەساهەکانت بیستووە؟ من کە چەند ساڵ لەبەرەکانی شەڕ و دوور لە شار بووم تازە تێگەیشتم کە چه ئاژەوەی شەننەوەتەوە. دەبێت تەواویان سەر ببڕین و شەرابی سەرکەوتن بخۆینەوە. من ئەگەر بەجێی دیۆکلەتیانوس بام هەمویانم پێکەوە لەناو دەبرد. هێشتاش درەنگ نەبوو و کار دەکار نەترازاوە. من بەناوی ڕووم یەک بەڵێنتان پێدەم. پاش ڕۆیشتنی ئیمپراتور یەک کەسیان بە زیندوی نایەڵم. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گەورەیە. دەبێت تەواوی کاهنانی معبەدەکان بانکەین. چاوەڕوانیان لێمان هەیە کە بتوانین بەش بە حاڵی خۆمان لە جەنابی ئیمپراتور بە شانوشکوی تایبەتەوە پێشوازی بکەین. بەڵێ پێشنیار دەکەم عود و بخۆر لە ئاوەر بکەین و فەرمان بدەین تا تەواوی مەشغەڵەکان هەڵکەن. جلوبەرگتان لەبیر نەچێ دەبێ بڵین کە جلوبەرگی ڕسمی لەبەرکەن تەواوی کاهنەکان لەبەر معبەدەکاندا بەرزراوەسن تا کاروان ئیمپراتوری تێپەڕێ. هەڵبەت دەبێ پێکەری ئاپۆلۆنیش بە گوڵ بڕازێنینەوە هەروەها بەردەرکەی معبەدەکان و بەرپەی ئیمپراتور دەبێت گوڵباران بکرێ.